کاکەدەوە با پرسیارێکت لێکەم وەکو ئەحمەد شەماڵت هەڵبژاردووە بە زیرەکی دەستکرد وا دیارە دووەم جاریشە باسی ئەومان بۆ بکە چۆن ئەم لە نوکەوە دروستە کردو ئەم جارە بەڵێ ئەم بەرهەمە بەرهەمێکە بزانم ئەوانی کە هەمویان هەبوو دووبارەت کردوەوە بەس ئەمان لە ئەوڵ تا کۆتایی تۆ دروستە کردووە ئێمە حەزەکەم شتێک بڵێم ئێمە دایمەن حەزەکەین بە گروپ ئیش بکەین بۆ ئەوەی هەمە ڕنگ بە ئیشەکانمان و هەر جارە و تام و چێژێکی جیاوازی هەبێ ئیشەکانی ئێمە بۆ ناسراوە کە زۆر بەوردی ئیش ئەەکەین لە بەرهەمەکانمانە ئەمە لە 2000 تقریبان مانگی 5 2024 ئیشمانتیا کردو دەستمان کردو بە ئیشکردنیایە ماوەیەکی زۆرە ڕاستە بۆ بەرهەمێکە زیرەکی دەستکردە زۆر فاستەکەم هیوادارم ئەوە پێ گوێگران و هەواداران بڕیاری لەسەر ئەوە بن ئەم ئیشە سەرەتا وەکو هەمیشە لەگەڵ هاوڕێی ئازیز و خۆشەویستم کاکە مازیارفایە کە تێکستی ئەم گۆرانە لەلایەن ئەوە نووسراوە ئەمە لێرە شۆ پیرۆزبایی یەکەمین بەرهەمی چاپکراوی لێ بکەم کە کتێبێکی دیوانی شعریە جاتابان کاک دەوم پێشمان کەوتی نەوهێش ئێمە هەواڵەکە بخوێنینەوە ئەمڕۆ هەواڵەشمان هەیە یەکسەر چووەنا سپاسێکەین لێ ئەو مازیارفای خۆشی لە کۆنتڕۆل لەگەڵمانە بە ئاشکرای بکەم هەر نایە خۆی دەرناخە کاک مازیار با بڵم وا لە کۆنتڕۆڵی شەو نایە قسەشمان بۆ بکە فەرموو کاک دەوەن گەورە دەرکەوتنی کاک مازیار یعنی دەرەکەوێت لە کاتێکی نادیارە لە کاتێکی نادیارە کەواتە ئەمە سورپرایزە طبعاً تروان خۆ باش لێزانێ تێکستی شەکەمان لەلایەن ئەوە نووسرا طبعاً وەکو من لەگەڵ یا دانیشتین بۆ ئەوەی ئاوازێک هەڵبژێرین ئاوازی گۆرانیەکەمان هی هونەرمەند کۆچکردو خۆی ئەحمەد شەماڵە لاوەلاوە لە پێش پرۆگرام باسی ئەوە کرا وتم ئەم ئاوازە هەری لاوەلاوەیە گۆرانی بەشێکی هی لاوەلاوەیە بەڵام دەستکاری کراوە کە فۆلکلۆری لەگەڵ تێگەڵ کراوە ئەگینا زۆربەی زۆری تەنانەت کۆرسی گۆرانیەکە هەمان گۆرانیە بە دەستکاریکردنەوە هۆکاری ئەوەش چییە هۆکاری ئەوەی گوێی مرۆڤ زۆر لە بۆ نۆستالیجە یعنی کە شتێک لە ڕابردووە گوێی لێگرتو یادگاری لەگەڵ ئاتۆمار کردووە بە زووتر ئەچێتە ناو دڵی خەڵکەوە و سەر لێ تێکدانێک تێکە چێت کە ئەڕواتە سەر ئەوە تۆ ئەڵێ ئەیلاوەلاوە دەست پێ بڵێ هەرماوە و فکرەکەش چییە گۆرانی تۆمارێکی ئەحمەد شەماڵ هەیە کە ئەڵێن شەماڵ پیر بوو و باوی نەماوە قەت شەماڵ ئەوە بێ ئەقڵ نییە گوێ بگرێ لەم بەند و باڵور و باوە ئیتر لەوە دەست پێکە ئەی ماوە ماوە ڕۆڵێکیان باوی من ماوە گۆرانی بۆ هیچ کەس ناڵم لە تۆ بۆ لەهاوە ئاوازەکەماندانە ئیشە تایبەتەکەم ئیشی مازیارەت کە تێکستێکی بۆ نووسیوە ئاوازەکەی ئەحمەد شەماڵ و فۆلکلۆر یەکەم جار ئاواز هەڵ ئەبژێرین بۆ دروستکردنی بەرهەمێک پاشان تێکستەکەمان بۆ هەڵبژاردووە تێکستەکەی نووسراوە لە فۆرمێک کە نزیک بێ لە فۆرمەکانی هونەرمەندی کۆچ کردو ئەحمەد شەماڵەوە بۆی هەم لە ڕووی ستایلی میوزیکە کەشەوە پاشان حەزم نەکردووە ئەمەیان خۆم بە تەواوەتی لە 0 تا 100 میوزیکێکی بۆ بکەم بۆیە هەمووی جەدەستی من نەبێت بە کۆمەڵ ئیش بکەین پەیوەندیم کرد زۆر بە هاوڕێی ئازیز و خۆشەویست کاکە ماردین بەختە بۆ ئەرەنجمنتکردنی میوزیکەکەی یعنی ئەرەنجمنتکردنی میوزیکەکەی لەلایەن کاکە ماردینەوە بۆ کراوە و لێرەیە باشی ئەیەکی ئێمە بکەین ئەیەکی ئێمە تێکست تو سپیچ نییە ینی نووسین ناگۆڕێ بەتەنگ چکە ئەدامان نایەتی ئەکری ئەم شتەش بکرێ و ئەو شتەش هەیە بەڵام زۆر بە سوپاسەوە بۆ بنەماڵەی هونەرمەندی کۆچکردو ئەحمەد شەماڵ بە تایبەت ئاگاداری ئێوە ئەم گۆرانیانەتان بۆ ماوەی 2 ساڵە گۆرانیم هونەرمەندە هەڵەبژێرن و دروستی ئەەکەن لە ڕێگەی زیرەکی دەستڕاستە ئێمە وەکو خودی خۆم هەر هونەرمەندێک کە ئیشی بۆ بکەم بە ئای چی لە ژیانە نەمابێت چ لە ژیان نەمابێت وەکو پێشتریش بەرهەمێکم بۆ کاک ئەحمەد خەلیل بڵاوەدەوە بە زیرەکی دەستکرد ئەویش بەڕێگە پێدانی خۆی بوو چکە ئەوە هەم ئەکادیمیە و هەم ئەخلاقیە و هەم یاسایی ترە بەو شێوازە بوو و بیرم نەچێت سوپاسی کاکامەران بکەم ئەدای کاکامەران تۆمار کراوە و گۆڕاوە بۆ ئەحمەد شەماڵ لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە وە گرافیکەکەشی هەر خۆم کردومە لەشتان ساغ بێت و دەستان خۆش بە کاک دەوەن جابا من گلەیەکی شتە بکەم لاوە ئێمە هەردووکمان لاوین بە ئەوەش ئاشکرا بکەم لە کورساتەوە کە من تەنها لەسەر کارکردن لە دەرەوە ساوێنم ئەژینەوەکوتر دایکم باوکم هەموو ئایلەکەم هەموو کەسە نزیکەکانم هەر لاوەم هەردووکمان لاوین ئێوە بوو لاوێتان گۆڕیوە ئەو لاوێمان خەینا هەرماوە ماوە باوی ئێوە گاڵتەم کرد بەرهەمێکی زۆر جوانە بەجددی زۆر چێژم لەبیری منە خۆمکە گوێم لەگەرت جا کاک دەوەن با من پرسیارێکی لێ بکەم دەمەگە خۆم بۆ حازی کردو لە پێش پرۆگرامیش هەمان پرسیارم لێ کردیت ئەیان بڵم زیرەکی دەستکرد شتێکی ترسناک نییە بۆ ئێمە چونکە
ئەوەنی کە لەسەری خوێنمەوە ئەڵێت AI خۆی ئەبدەیت دەکاتەوە ئەین چۆن بڵێم پێویستی بە مرۆڤ نەماوە ئەمە شتێکی ترسناک نابێت بۆ داهاتوو یان وەکو باوە بۆ چەندین فیلمیشی لەسەر دروست کراوە کە شۆڕشی ڕۆبۆت و شۆڕشی مرۆڤ بەرپا بێ هەموو شتێک سوود و زیانی هەیە تەنانەت ئاو زۆر خۆیتەوە زیانی هەیە و AI مۆدلەکانی AI لە ئێستا گەشتون بە ئاستێک کە توانای ئەوەیان هەیە خۆیان بە دوای زانیاریە بگەڕێن و خۆیان ئەبدێت بکەنەوە ئەمە ئەتوانم بڵێم مەترسیدارە چکە یەکێک لە هەواڵەکان کە بڵاو کرابەوە یەکێک لە چکە مۆدلی ChatGPT یەکێک لە مۆدلەکانیان چی کردبوو کە زانیوی مۆدلی تازەتر کردبوو داتاکانی باک ئەپ کردبوو لە لای خۆی یعنی ئەمە بەشدی کە منەوە هەواڵم بیست سەرم سوڵمان بە بێویستی مرۆڤ بۆیە ئەکرێ لە داهاتووە یعنی بەجددی لە کۆنتترۆل دەرچێ من ئەوەم داناوەکو تەوقعاتی خۆم چکە ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆژیا پێشەکەی لەگەڵ پێشکەوتنیشە لایانی باشی هەیە و لایانی خراپی هەیە بەڵام ئەوەی گرنگە ئەوەی کە لە دەستی مرۆڤایە جوان بەکاربێن و بۆ خزمەتکردنی میلەتی خۆمان و کولتوری خۆمان بەکاربێن زۆر ڕاست باشە کاک دەوەن پێم بڵێ لە ئێرەوە ڕای بگەێنە ئەگەر هەیە بەرهەمی داهاتوو چی ئەبێت بەرهەمم زۆر زۆر حازرە یەکێکم لەوانەی کە بەرهەم زۆر حازرەکەم و پەر زۆر ئەهاوێژم ئێمە زۆرمان پێ خۆشە دە پێمان بڵێکێکمان پێ بەڵام باوەڕ کە دیاریمان نەکردووە کێ بە دەقیقی چەند بەرهەمێکمان هەیە ئەگەری هەیە پێش جەژنی قوربان بەرهەمێ بڵاوکەینەوە بەڵام بۆمبەکەمان ئەگەری هەیە یعنی شتێک بۆمبەکەمان لەگەڵ کاک مازیارە بۆ جژنی قوربانە کەواتە یعنی نێڵی کەواتە بەبینەرانمان ئەڵێت ڕێمان بن دائیمەن کۆمیسیۆنیش دانانین بۆ ئیشەکانمان ڕێک لەگەڵ ڕۆژی بڵاوبوونەیە پۆستمان کردەوە لە ڕێگەی کورسات ماگەزینەوە بێت ئەم جارە بەڵێم بێ یەکەم شوێن لەلایەنەوە بڵاو زۆر زۆر خۆشحاڵە بین چاک دەوەن زۆر زۆر خۆشحاڵ بووین کە ئەم شەو لەنێو ستۆدیۆی کورسات ماگەزین لەگەڵمان بوویت زۆر سپاس زۆر سپاس گاگدەوان زۆر خۆشحاڵ بووین کە لێرە بوویت منیش هەروەها زۆر سپاس بۆ میوانداریتان هیوادارم ئەم بەرهەمانم بەدڵی هەموو لایەک بێت لێرەوە کۆتا سوپاسم ئەنێرم بۆ هەموو ئەو کەسانی کە لەگەڵمانە بەشدار بوون ئەم بەرهەمە بەتەنها من دروستم نەکردووە ڕاستە من بەرهەمێنەری گشتی کارەکەم بەڵام ئێمە دائیمەن بە یەکەوە کارەکەین زۆر زۆر سپاسی کاک مازیارەکەم بۆ نووسین تێکستەکەی زۆر زۆر سپاس بۆ بنەماڵی هونەرمەندی کۆچکردو ئەحمەد شەماڵ زۆر زۆر سپاسێکی تایبەت بۆ کاک کاماران خولەسنی و سپاس بۆ کاک ماردین بۆ ئەرەنجمنتکردنی میوزیکەکەی و هەموو ئەو هاوڕێژەن یارانم کە لەگەڵمان بوون چکە ئەم بەرهەمە بەجددی هەم کاتێکی باش هەم تێچووکی زۆریشی تێچووە هیوادارم بەدڵی ئێوە بێ مەبەستی ئێمە تەنها خزمەتکرد هەر بژین و سەرکەوتوو بن کاکە مازیار